بێم دایکە جۆلانەیەکم بینی و ئەنجایسم بۆ مناڵە مناڵتیایە ئەخەوێنی خۆی کارەباییە پێویست ناکە تۆپاڵی پێوەنێت 1 ساعت تا مناڵە خەوێ ئەوەی بۆ ئەکڕم وڵا کچم خۆ ڕاستەکە ئێستا سەردەمی ئەم شتە تازانەیە بە سوێن بەخوا مناڵی ئێستا هەمووی شل و شێواوە هەر یەک تۆزە ڕوا هیلاکە بێ هەر زمانی ئەوسای خۆمان ئەمان کردە ناو بێشکەوە بەری خوارێمان تونتنگە پێچا سەرەوە تونتنگە پێچا سوێن بەخوا 12 سعات ماڵ خەبەری نابوو ئەم منە بەخوا دایکە من حەزم لەوە نییە سەیری کاکمە کردووە ئەوە لە بێشکەیە خەواندە پشتە سەری ئەڵێ پنەیانکردنە وەڵام من حەزم لێ نییە مناڵم وابێ ئەوە کەی ئیلاقی بە بێشکەوەیە ئەوە کەوتۆتەوە سەر باوک ئەگەر پشتە سەری سعدی پان بێ ئەوە ئەویش سەری پان دەرەچێ ئەگەر پشتە سەری ئەو زەق و چاک و باش بێ ئەویش زەق و چاک دایکە تۆ واز لەوە بێنە ئەجا شوێنێکم دۆزیوە تەوانی دیزایانی ژووری مناڵەکەن ئەمەوێ ئەوان بانکەم ستافن یان ژوورەکەم بۆ دیکۆرەکانی تر بەدڵی خۆیان بەس ڕەنگەکەیان پێڵێم من وەڵا حەزەکەم ڕەنگی شین لەبەر ڕۆستەم گیان ڕۆستەمی چی دایکە تو ئەو خۆیان و ناوە ناخۆشە مەڵێ حەزم لێ نییە بەس بە تەمای ڕەنگی پرتەقاڵی وسپیم ئۆیرا چۆ ڕەنگی پرتەقاڵ زۆر بەس پێم بڵێ جوانی لە کوێ پرتەقاڵی وسپی ها دە من حەزم لەو ڕەنگەیە دایکت کە زەوقێکی ناشیرینت هەیە ئەری ئەڵێم ئەرێ تو پێم بڵێ سعدی دەنگی نەبوو خۆ قەول وا بوو کە بێتەوە ئەمڕۆ نانە دایکە گیان تەلەفۆنی بۆ کردم وتی بەیانی ئەمەوانە کە چاکە بڵێ بوو جلم اختیار کردووە بۆی بنێرە خێرا بەلەوانم بۆ بێنێتەوە بۆچی دایکە ئەوە نیە هەموو جارێ هەدێت بۆێنێ بە ئەم جارە نەیێنێ ئەرێ دەبا بزانێ خەڵک کە ئەو لە سەفەرە و هەدیەشمان بۆیێتەوە هەدیەکانمانی دەرەوەیە بۆ چییە با بێنێتەوە خۆ ئەمەنی پارەیە باشە ئێستا تەلەفۆنی بۆ بکەم بابزانم لە خەتە بێجگەلەوە پوتیشمەوێت و گەلەبیشمەوێت گەلەبی ها گەلەبێ تازانە هەیە ئیماراتیەکان زۆر تۆ با جوابم باتەوە سعدی گیان چۆنی لیمۆ جان حواڵت بەساقە بووم وەڵی زۆرە بیرەکەم سعدی واللهی منیش زۆر غەریبیتان دەکەم بەڕاستی کە لێتان دوور دەکەمەوە ئینجا قەدرینگۆ دەزانم بەڕاستی شەو و ڕۆژ لە یادی منن هەمووتانم خۆش دەوێت ئینشاڵە لە دوای نیوەڕێ بەڕێ دەکەوم ئێوارە دەگەڕێمەوە باشە بەساقە بووم بە سعدی گیان وەڵی داواکاریکی تۆزە بچووکم هەیە لێو لە خزمەتتان داما داواکاری ئێوە دەخەمە سەرسەرم سعدی گیان دایکم داوای جل ئەکات بڵێ پێشەوەی بێتەوە بە هەدەم بۆ بێنێ والله داقدی هەندێ بەس مەکسی لەبەرکە بە چ بکەم کاکە چ بکەم نییە ئەوە بسمە هەرزێکی داواشتم لێ دەکات سعدی گیان ئەوەی ئێمە دەست دایکم با خۆی پێ بڵە حەزی لە چێ باشە ئەو ئێمە دەستمەیدێمەیدێ یێرێ نانە دایکیانەڵە بێرێ نانەمەیدێمەیدێ سعدی ئەو بە کێڵی مەیێرێ بەڵام میرە چۆنی ئەوە گوێم لێ بوو تێمە یێرێ نا دەم گۆت با ئیزعاجی نەکەم نەکو ئیشەکی هەبیتن جەوی شێگرتم بەس قەی ناکە گوێ بگرە سعدی گوێ بگرە ئێستا بۆ تەنێرم ڕسم قاتمەوێ قاتی سپی خوری تازە بابەت اینجا پوتیش لەگەڵیا ئەبێ بێ بەستێت ئەجا سادیگە ئەمینە لەشمەوێ ها گەلەبی ئەم ئیماراتی و شتە جوانانە لەوانش دانەیەکمەوێت باشە بابم ئەمیرە جەلەبی جا سادی خۆ دەزانین لە قماش و شتی واشتی جوانم بۆ بێنی ئەسڵیش دە باشە دەیخوا حافیزی بێ سعدی گیان پێوت بەڵێ منیشتم ئەوێ وەڵا ئەتۆ چت دەوێ وەڵا عەزیەک و چاکەتێک و پێڵا و جانتاش باشە بەسەر چاو بەس شتێکی تر بەڵێ ئەی بۆ مناڵەکەمان شت نایەنی کوڕە خۆ هێشتا منداڵ لەدایک نەبووە چ بینم سپی بێنە تر هەموو ڕەنگێکە بێ باشە کاکە باش دە باشە بەس سعدی شتێکی تریش چ خۆ دڵم ناشکێنی کورە ناوەڵڵە بابم لە خزمەتتاندام بۆ کاکەم پانتۆڵێک و ئاوە قەمیسێک بێنەرۆ بەدڵی خۆت باشە کورە ئەوەی کە لەو منداڵێ دەنێرم هەلۆ کاکشت دەبیتن هەلۆیش دەبی کاچ بەریە قیاسن ئەوە چی و قسانە سعدی یعنی پێ وەغزە چاکەتێ پانتۆڵەشتێ بۆ کاکەم بێنی تەوانەیە ئەو ئەغزاد عەنتیکە گوت بەس قەیدینە بەسەر چاو هەلۆی دێنم دە باشە سعدی گیان خوداحافیز بای هەرچەنە گوێم لێ نەبوو بەس بەخوا ئەزانم ئەو سعدی جاجا قسە ئەکات نا دایکە گیان هیچی نەبوو خۆ گوێم لێ بوو کە یاتمیێوی مەیێرێ نا تۆ بەخەڵەت گەریشم پێی نابوو زانە چۆنم کرد بە فلیم نا بەخوا ئەی تۆ ناپرسی بۆ من ماوەیەک دەورم نەبوو دەنگم نەبوو خۆم بزر کردەبوو کاکە مەشغوڵ بوو مەشغوڵی بزنس بوو ئەی چی باوەڕکە نیشتە ئێستا پێکەنی نیشتم گۆڕاوە جاران ئاوا بستە نا ئێستا سەیکە ئەو ئاخیر بە گیانی نیشا بە گیانی مزەفەری باوکت $100 لەسەرم کەوتووە
باوڕ لێرە سیمین هەفتەی 6 ڕۆژ من سیمینارەکەم ئیستا قەدری قورگ و ئەو وشانە ئەزانم کە پێشترم کرد کەس قەدری نازانی بەس خوێندم کۆڵم نەدا لەسەری شتێکت پێڵم لەوەی باوەڕ نەکەیسە بڵێ لا سامە هەڵا بڵێ بێژەن درۆکە نا باوەڕەکەی هەفتەی 7 ڕۆژ نییە باشە 9 ڕۆژی من سیمینارمێ بەسەری غەزورم کورە نیشە بۆ تۆ ئەزانێ من لە عەرزم لە هەر مانگەکە 30 ڕۆژ نییە 29 ڕۆژی من لە ئاسمان کورە کۆتری چی لە سەعبەت خۆی ناکەی کورە لە تایارە ئەوە شەشەم جارمە پاسەپۆرت تازەکەمەوە چوون بۆ دایری پاسەپۆرت وای کرد کابرا و تێرێ کاکە تۆ تەواوی وتم بۆ ڕوتی کاکە پەڕە نەما بێ هەر تازەکیتەوە نیشە لەم وڵات بۆ ئەم وڵات لەم وڵات بۆ ئەم وڵات باوەڕکە ساک تایارەکە بۆتە یەک برادەرێکم ئەو ڕۆژە بەسەری تۆ بڵێ چی لە دواوە دانیشت بووم من وتم بێزار بووم لە بزنس کلاس چوومە دواوە دانیشتم چەم کرد تەلەفۆنەکە ناو تایارەکە تەلەفۆنی بۆم گوتم کرد وتی تخوا وەرە تۆ تایارەکە لێخڕا ئەچین بۆ لوبنان کڕۆتم نابێ وتی بەس تەلاقی خوارد لێشی تۆڕە بووم وتم تەلاق لایەمەوە نییە نابێ بیخۆی سوێن وانە سوێنی خواوەدی بە تەلاق مەبێت تۆ ساقیکەی وەڵا چوم ساقیم کرد نیشە لەو ئاسمانە چیمە کرد بە تەیارە هەتا ئەترونی مەشغوڵ بووم یەکەم جار دار لەخرم کاتێ ئاوە سێر پێش خۆمەکەم سێ خەریتاکەم باخ تۆ لەکوێن لە مەقدۆنیا اینجا خەڵگەمی دەستی کردە گریان ئەوە چییە هەتا هاتینەوە دوکان مەیە باوەڕم پێ ناکەیت باشە کاکە من ناونیشانت بۆ نێرم وەرە بزانە دوکانم هەیە یان نا خەڵکی لێیە وەکو مزەفەری غەزورمە باشە شاگردە لام باوەڕکە خۆت نایی کاکە میسۆ بنێرە ئەو کاتە ئەزانی تۆ چ گەوهەرێکت هەیە خەمت نەبێ کاکە وەڵڵی بۆ ماڵدیڤش ئەدبم بەخوا بۆ ماڵدیڤش ئەدبم کورە تقریبا نیوەی دوورگەکەم کڕیوە بەس لای کەس نەموتۆ ڕاستی چکە ئەو نییە لە ئەعلام بڵاوە کرێتەوە دوای زەڕی بەش دێتە سەر حسابات و ئەوانم دە باشە سبەی چاوەڕێی میسۆکەم ها باشە بەیبگیان دەی چی بێژنم هەموو درۆیە چ بوو کردن کڕۆڵای درۆژم نەکردە ئاش نابۆی لەگەڵێم کاکە سووک و ڕسوایان کردم وەڵا تۆ هیچت نییە تۆ فلس لە گیرفانت نییە ئەرە وەڵا شەرمین جان ئەرێ وەڵا لە هیندستانە کچێ ئەرێ وەڵا ئەوەندە دیاری جوانن داوا کردووە داوای هەر شتێک بکەم بۆم دێنێتەوە وەی تۆ بۆت ناهێنێتەوە وەڵڵی من داوای هەر شتێک بکەم بۆم دێنێتەوە ئەرێ وەڵڵاهی داوای هەندێک جلوبەرگی سووفم کردبوو داوای جانتایەکم کردبوو جووتەک پێڵاو بوو ئەوانە بوون باشە دوای تەلەفۆن بۆ دەکەمەوە باشە دەی خوال لەگەڵ ها کوڕم ماسە تیدارە شتێنێکتانی دەمێ لەسەر بەختەوەری دایک و باوک ئێتە بینوسە کوڕم خدای نازان بینوسم کوڕێکیان خەم کوڕێکیان خەی کوڕم ئاسانە لەسەر ژیانی خۆم بەچ پێ دەکەنی ئارام بەچ پێ دەکەنی بنووسە دەی دەست بەیە قەڵەمت دەی بنووسە دەی ئێمە خانەوادەیەکی زۆر بەختەوەری بنووسارە بەختەوەری دەی ئێمە هیچ کاتێک بڕۆ ئەوی خواردەی داڕشنەکە جۆم بنووسە ئێمە هیچ کاتێک هیچ شتێک لە یەکتر ناشارینەوە وەڵڵی دا لەوەتی لە بیرم لێن واشتنی دەژانەوە کوڕم ئەتوو منداڵی ئەو شتانە بۆ تەمەنی تۆ نابێت بنووسە دەی هیچ کاتێک
هیچ شتێک هیچ شتێک لە یەکتر ئێ ناشارینەوە ناشارینەوە دایک و باوکم دایک و باوکم یەکتریان تریان زۆر خۆش دەوێ و زۆر دیسان بۆ سەر بڵند کرد بنووسە دەی خۆش دەوێ و خۆش دەوێ و هیچ کاتێک دەمەقاڵی ناکەن هیچ کات واللهی دیارەوە تێ من لە بیرم دێ ئەمگۆ ڕۆژانە 10 پێک بۆ دەکەن ئارە شێتم مەکە بە ئاقڵی داڕشتنەکەت بنووسە دەنا پێت ناڵێ با سفر بێنی بینووسە دەی هیچ کاتێک هیچ کاتێک پێکەوە دەمەقاڵی ناکەن پێکەوە دمەقاڵی ناکەن بەختەوەری بەختەوەری بە پارە و بە پارە و ماڵی دنیا نییە ماڵی دنیا نییە و و سەرکەوتنی خێزان سەرکەوتنی خێزان بە بە لێک تێگەیشتنە لێک تێگەیشتنە وەکو تۆ بابم ئارام کوڕە ئارام بنووسە ئارام شێتم مەکە بنووسە باش دەیە السلام عليكم. وعليكم السلام. كاغرسي جان قلت لا استغفر الله ما كان بقول بان دور رومت ما شكي بانيكن بيها ولا دس ماسك هيك بابتي عيدام قربانم كاغرش كان دنگو باست والله دعاء سري اخوا بخير بي خوش بسوا سلامتي خو اگداره ئەوەنم بیرە کردی وتم با بچم سەر لە مامی خۆم دەم روم ڕژ لەگەڵ بڕاو بێ بکەم ێ بۆ کاکە بۆ غەڵەت لە من بینیوە بەخوا ئیش و بەیەکێ نەبێ مەرحەبای ناکەیت نە بەخوا بەس ڕاستی خەویەکی ناخۆشم پێوە بینی دوێنێ بە منەوە ئاڕۆڵا لە خەومە هەڵامەتت و پشمینەکەت زۆر خراپ بوو تروتم خوا شتێکی لێ نەهاتە بێ کاکەش بێژن ئەمە تۆڵی درۆ بەکە ڕوولاڵەکەی وتیان ڕەشی تووشی ژێر پەنجە بۆ واڵی نەپرسیم ئیسە خێرە بۆ هەڵامەتەواڵ مەپرسی لە خەویشتا ئەو وەختێک بوو ئەی چۆنی دەنگ و باس وەڵا لەخوا بەزیا بێ یاخوا بخۆڵی چاو دڵم ڕوون بوو قوربانێ بم کاکە چییە بچۆ مۆزوعەکە خەریکە دڵ مەتەقێت نابێ سڵاوێکت لێ بکەم کورە سڵاویسی کاکە تۆ قاپێ بۆ ئەمیرەخانی داما لەسەر سەنگی حاجەتەکە نیومەتر ئەولاتر 25,000 لێ ئەسەنی کوورە کاکە غەڵەت لەم تێگەشتی کاکە لە خۆشەویستی هاتووم بۆ لای تۆ بچۆ ناو مۆزوعەکە بامێشتی خۆم نێم بەو دیوارە 3,000 وڵایی کاکڕەشی ڕاستی ئیشێکم پێێتە نەموت نەموویش بەبێ ئیش مەرحەبای من ناکەیت قورئان شتەکە ئەوەنە بەسیتە ڕوون نییە باسیشی کەوێ ینی لە ئاسی جەنابەت من ئەوسە چۆن باسکەم بۆ 2-3 ڕۆژ ببمە خاوەن دوکانەکە دەبێت لە شاگرت من ببمە شاگرت تو مایەک لە قەڵێنەوە دەبن قەڵاخۆ بدۆسیتەوە ئێ بۆ کاکە ئێوە هەمووتان حەز ناکە من بە خۆشەویستەکەم بگەم شم پێهاتەوە باقی قورئان ئەتەوێ وەکو شیرین و فەرادم لێ بکەن ئەتانەوێ وەکو مەم و زینم لێ بکەن کۆرەدابی بڕڕەتی و تۆسێ بەسەیم پێهاتەوە خۆ ڕۆمانی تەلاق نییە وام لێ بکەن وام لێ بکەن سەوت چی ناخێشتی وان نابێت و هەسە بڕۆ دەرەوە خواحافیزی بێت ئەی پارەتە دەمێ پارە چی؟ پارە بگرە ئەوە بگرە بۆ چییە؟ دەجارێ بیگرە ئەوە من بەم ناڵەزانی ئەوەش بگرە ئەمە پارەی دوو دووەترمەیە ئەی ئەم $100 $100 بەقوربانی ئەو خوا بەخوا مە عەقڵی نییە بەخوا تۆوە ڕازیە بوو نەک ئەمە کاکە وەرە قوربانە تو هەر بە بنچینە ساحب دوکان بووی ئێمە هەر بە بنچینە شاگرد بووین فەرموو قوربانێ بە دامەنیشە چایەکەم بۆ بێنە چی بێنم؟ بە چا؟ بەڵێ ئەو ناخۆی؟ بە ئاویش بێنە ئای پارە ئای پارە ئای پارە چی دەزانە ئەلۆ چۆنی بەبی قوربانە بم وەڵایی بوو برە تەلەفۆن کرد واگام لێ نەبوو کە مەشغوڵم لە مەغزەن باڕشتمان بواتووە ڕۆڵە هێنم بۆ بکەم میسۆم بۆ بنێرە بۆ دوکان گوناحە با تۆزە چای بکرێتەوە داوات شێکەم نیۆڕۆ باشە لۆکیشنەکەت بۆ نێرم نا کاکە ئەو مناڵە لۆکیشن بۆ نانێرم باشە بۆ قوربان ئەوە هاتم بوو برە بەخواونەوە شاگردەکان ئەبێ بڕۆم باشە بە بە هەموو عەقڵتەوە توێ بۆ من نەبی
با بۆ بێژنە بێژن کورار باشە سعدی لێرەنە بخوایە هەتا من پلانەکانم تەواو بێنێتەوە. فەرموو کاک بێژن ئەو چۆنە بووە دانەوە وەرە چاو دەرێ قەسەبێکی تێکە و بیخۆ کاکڕەشی کورە خۆ کابرا ناتۆی سێش بە شەقڵ کەمە دەرەوە ئاتۆ وەرە دەرەوە وەرە تخوا بە یارمەتی وەرە دەرەوە ماڵا بێت تۆ زانی و کابرا هاتووە قەنەعەتی بە من کردووە والله من بەزەیم بە سعدیایەتەوە خوا حاڵە تۆی دیای لە ناوکی بەرەو سەرەڵی کفن و دفن کراوی لە تابوت ڕاو کردووە لە ناوک شو بەرەو خوارڕی لافیتەکەتە ڕەش و قەترانی کاکڕەشی بەڵێ مەوەستە کاکە ئەزانی چیم بۆ بکە ئەو قماشانە بۆ بێنە ئێرە ئەمانم بۆ بەر ئەولە ئەوە بێنمە ئێرە ئەوە بەرم بۆ بەر هەتی تۆم بە خزمەکارە زانی کاکڕەشی پلانەکەمان وایە کورە پلان کە زیانەیە هێشتر مردومرێ دێ بتبینم ئاو بۆستێتەوە نەوەسی کاکڕەشیت ئەوە هەر ناکەم شتێترێک بۆکەم کاکە چی گۆرانێکە بۆڵێم دەنگت ناخۆشە هیچ مەڵێ خۆش بۆ دەڵێ مەمجارە دەربارەی چییە وەڵا لەسەر عیلەیەوە گۆرانی دەی هیوایەتمە بەس بێدەنگ پێم نابریت تەپڵ بۆ لێدەم نا دەقڵم بۆ لێمە ئەراتم لە لایە و لایە چۆنی دەڵێم مەروایە بە شادی کاکە سعدی دایمە لەم ڕاقەبایە ئەی وەی 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 لەو زەوقە سعدی زۆر ڕەقوتەقە پیاوێکی دەسوودڵ سەخی پیاوێکی بێوێنەیە بێژن دایمە لەوێیە کاتێکە بێژن دەڕوا دەهام لەوێ میوانە مەپرسە بۆ میوانە ئەنجالی مۆ هەناریش وتی وتی یان پێیە دەوەرە داخی ئەمیرە دایمە بەزمێکی پێیە هێ ئەپڵ ئەمیرە ئەمیرە ئۆین باس سێ و لە ماڵی سعدیان هێشت هەمووی خوارد تۆ جارێ ئەپڵ نییە ئەمیرە ئەبڵە ئەمیرە ئەبڵ کاکە میسۆ بەخێر بەخێر بێ بەخێر بێ ئەمە کیە کاکە بێژە فەرموو دانیشە فەرموو دانیشە دانیشە یاخوا بەخێر کارەشی بزانە چیە خوا کاکە چیە خۆی نیسکافە شامپۆ زایی شیر قاوە ئەم هاتیمە کاپسیرێ کاکە یانەتی مارکێتی کاکە میسۆ ئەم شوێنەی من هەموو جۆرە مواسەفاتێکە کافتریا چایخانە چی ئەوێ هەیە کاکەشەی بزانە چیە خوا نیسکافە خۆیت نا قاوەیەکە خۆم بابڕە قاوەکی بۆ بێنێ اینجانیە میسۆ گیان من ژیانم لەگەڵ ئەم شاک میسۆ بەرێ بەرێ کاکە سێرچێکی بە قوڵان قسە بۆ تۆکە بەرێ ژیانم لەگەڵ ئەم شاگردانە وێران بووە هەنی بەجددی ئیسەلەوەیە گەنجێکی وەکو تۆ بەخیلیم پێ با بڵێ تۆ چۆن گەشتی بەم ئاستی ئێستا چۆن ئەم دوکانە دروست کرد پێت بڵێم چۆن دروستم کرد گۆم لێ بگرە میسۆ من زستان هاوین خۆرم بینی لافاوم بینی گەرما و سەرمان بینی ئەم چەند مانگە لە ناو بازار بۆ وازانی ئەوە دەستم پێ کرد ئەم چەند مانگە ناو بازار شەکەت بەیانی سەعات 4 هەڵەسام دیدی ستێپ بای ستێپ لەخوا بەزیابێ سام لە قەم هەیە ئینجانیە کاکە میسۆ ئەوەنە شاگردم هەیە ئەوەنە سەرقاڵی حساباتم جنوب ئەملا ئەولا نییە باوڕ کە حساباتی خۆم نازانم ئەها باوسە باش شتێک کاک بێژێشی جملەی دەکەی مفرەت میسۆ ئەم هەیکەلەی من هی ئەوەی ئیشی تاکە جوملە وەڵاهی لە قەدەرە خۆت نی سێ چارمان گاگامە لێک نەمایە قسەچکەم تووڕە نایب کاک بێژان نەوەڵە وەڵاهی دەترسێم بانقتان دزیبی دەنا لە چی هات میسۆ من لەوەتی هەم نەمێرتەوە لوقمەیەکی حرام بێتە سەر دەمم ئەوە هەمووی هی هەوڵ و تێکۆشانی خۆمە نەک وەک هەندێک گەنجێ فاشل هەر خەریکی سناپ و خەریکی دڵداری و قۆڵبڕینی کچی خەڵکین سێرم کە با تەریق بیتەوە سێریکە دیالە 1500 قطع قوماش سامەڕا 5000 قطع قوماش ئاخ چی کاک بێژان ئازار هەیە کورە نا میسۆ چ بۆ چ کورە ئەمڕۆ ئەبێ بارێکم بگە یەک دقە لەگەڵم بە بابە و حاجی تەلەفۆن کەم ئەلۆ حاجی سەلمان شلونك الحمد لله جوابرێ لەگەڵ دووبەی قسەیەکەم
الحمد لله الحمد لله زين والله. بس عفوا سؤال، القماش مالي وين؟ لا اوه الله قماشك نقمي ابوه بس قربان خوتوني شعبي. لا والله مع الاسف مع الاسف، بس لا 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 مو مشكله مو مشكله، فديت عمرك طواو. لا لا مو مشكله، تمام تمام تمام. اذا كنتي بعذابي وراحي واني بترجع ايه تمام تمام تمام، مو مشكله مو مشكله مو مشكله، فديتك في مالا اهابي متى ميسو قماشم هموي ام زرياني سوبر سيلنات وتصر على سر درياي بحر الميت بوا قماشي من نقبتي نقم بوا، بس بلمتي وەکو بازرگانەکانی ترم بڵێم لەسەر ئێوەی ناوتم 4 دەفتەر 5 دەفتەر من دڵی و کابرایەت چۆن نەخۆم ئیشەکە، وتم کاکە قوربان خۆتان بێ پارە سەر لە نوێ ئەدەمەوە ئیشەکە ئەکەینەوە. میسۆ با من بێمە تەنیشتت هەنێ قسەت بۆ بکەم وەکو براگەورەیەکی خۆت. فەرموو. میسۆ ئیسا تۆ بەغیلی بەم نەبەی وایە؟ ڕاست؟ ئارێ وەڵا ئارێ وەڵا بە 3-4 مانگ ببێ ئەرێ وەڵا. هەوڵدان. میسۆ تۆ ئیش چێکەی؟ وەڵی لە دوکانی موبایلێکی شم دەکرد ئەوش زەلەرم لێ کرد تێکمدا. حەزیش لە ئیشە؟ طبعا ئارێ وەڵا. جوان حەزەکی وەکو من وەکو ئەمسالی ئەو گەنجانی وەکو من پارێکی بار بێتە دەست. طبعا ئەدی. ئیشەکەی وایە؟ بەێ. میسۆ من ئیشەکەت بۆ دۆزمەوە. هێ وەڵا ئەمن مەمنونم. ئەزانی چییە؟ چیش؟ ئەتکەمە سایقی خۆم. چما تۆ لەیادی سایقش دەبی؟ میسۆ باسی چیت بۆکەم لەو جاوە گوێگەی نییە دەفتەر بە دەفتەرە لێ بڕۆ ئەولاوە وەجگەلەوە ئەتکەمە شاگردیش. ئێ وەڵا ئەمن مەمنونم. مانگانە موچەکەت ئەتەوێت چەند بێ ینی لە دەوری چەند نابێ؟ وەڵا برێم چەند بیتن؟ ملیۆنێک باشە؟ ئێ وەڵا زۆر مەمنونم. کاکە بۆ تەکەمە 1,500,000 بەڵام پارەی شاگردیشی لەسەر ینی شاگردی و سایقێکە ناخواردنیشت ئایدی من تۆ بەڵام ئەمە وازانی لەبەر کیکەم لەبەر پێڵاوی نیشایکەم چکە نیشا لێرەیە کەواتە بەیانی تۆ دوکان بکەرەوە باشە؟ تۆ ساعت چەند بێم؟ بەرمەتی ئەلو کاکە بێژەنجان کوی باشی یانزانی باشی حاڵت ئەوە لە چێن دەری؟ وەڵا لەگەڵ ئەو برادەرانم. کاکە ئێستا بەڕێ دەکەوم ئیشاڵە کە گەیشتم لە فڕۆکەخانەی تەلەفۆنەکە لۆ دەکەم ئەتووەرە دوم باشە؟ باش باش چی بێمە کۆ؟ لە دەرەوەی فڕۆکەخانە چاوەڕێت دەکەم. باشە باش باش دەی خوافیز. خوافیز. قەرزاری وازنە کاکە پارەم لە کۆ بوو؟ السلام عليكم كاك سعدي. عليكم السلام. بخير بيتو يا اخوة. كردستان دان كدو يا اخوة بخير بيتو. هو كلهم أنا نقول بالسعر ولدهم. كره ببيع عصاري كاك سعدي زوج. ولك يا سيسة هاتي وغادة بيني. نابو. كاسعرك. سعره وبردن بوفي ترى كاك سعدي. إيه لو كاك تصعبي. والله السكاني توزع اسمه كرت أملا أو لا كاتري. أو أتبشري ها. أتبشري. إيه ما عندهم سعرك بيني لو تدات التلفون بك بس. شو أنا يا لمبا. كرة بابا ورا بس. لا حول ولا قوة إلا بالله. ورا باس هندستان بوكا. وشيت. ورا باس هندستان بوكا. الهندستان سكاتش بس حاليا كل ساعتك بكاتش ما ده سعرك بيني. كرة الريقة دور دريش أبو خما مدام قصة يا صار ورا. روزك دادتهم هبدا كل شيء. ورا ده بابا. كاكا زايتشا هبرو ماري او هذا كاني ماري بدي تبقى تاع خوما ديال روح كاكا وانا ما ودام براسي السلام عليكم دهاما هي خوش مستاهي سعدي ولا جان خزونا هي قصاباهي دهام وسعتكوا حوارتكوا دهام زو غريب منكردي زوج جان حيراني وردانش الله يا اخوان جناني دعني الشهر
هدي غريبي لك ياخو بخير بيو یاخوا بەخێر بێەوە من صحتان سعدی جانی من نەری نەچوومە تازیدارە بەندەری دەزانین چەند پێم ناخۆش بوو زۆر هەوڵمدا بچم زۆر هەوڵمدا بەس کاکە دیە ئەوان تازیدانانی نوێن دەری یاخۆ بخێر بێەوە ڕاستە دەڵێ ئەوێ قەبرستانیان هەمویان دەسووتێنن هەمیاوەنینە هندستان زۆرترین دینی تێدایە هەر عەشیرەت و قەبیلەک نییە دینە تایبەت بە خۆیان هەیە هیچیشان نییە وەکو بە نینە کاکە لەوێ ئیسلام هەیە بەس نییە کاکە بە بەڕێ کوپێکی مردوەکانی خۆمان دفن و کفر و دفن دەکەین ئەدی کاچە سعدی بەڕاستی جوانیش بووی هاتی جوانی تووە حەیرانی بم هەموو دکە جوانانە چێ لە بۆی کڕی وەڵا قەدیمە بەخوای ماشەڵڵا چەند جوانی دێت ئەوە تۆ ڕاخستە پێش هەردیەکەی ئەو ئارام لە چێە لە مەکتەبەیە شتی وها جوانم هینایە دیاری لە بۆ هەمووتان دەهام نەڕێ سعدی هەنجانە لۆ تەلەفۆنە کردم بێمە دووت دووجارە سیارەت کڕیە نە بە پایسکردی سعدی دەهامەوە پێم ڕادەبێت وەر ناوەڕ لە خۆشەویستیانە بەڕاست بێ سعدی پاسکری برامت پێکەمە قەیدی ماخرە لە مەستاری کەس بە تەکسی ئەو بە پاسکری هاتە بزانە ژن دەستا پێ ئەم دەڕۆم لە با ببینین سعدی چی هەیە سپرایز کاکە ڕاوەستێ یەک دوو سێ ڕاتەتەتا لا 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 ئەوە زۆر گران بەهایە بەس من داوایەوەشم نەکردبوو حەیرانی بم شتی گران بەها لۆ تو نەبی لۆ چێبی ئەتو شایانیەوە ئەوەی لە پێکەی بابم ئەتو هاوسەری سعدی بەزازی گوتم نییە کەسەکەش دەبووی نییە بەوەفای لەگەرم گوتم دەبی نییە هەتا لۆی لەبم نابی پێ سپرایزەکان ببینە ئەو لۆ دەهام هینایە ئەو کراوەکە دەهام پڕ بەسەری تۆ دەهام هەدی دەهام زۆر جوانە نە مارکەیە وها لێ دەکەم زەن قواشەکە عادەیە کورە لۆتم بینە دەهام حەیرانی دەڵانێک ساڵیە های بزانێ ئەتی گوتت ئیشم بێەوە ئەها بزانێ ئەوم لۆهینە هەلا و چاکەتەم لۆهینە ئەو کێ بۆ کاکم دەبێ گورەکو نابێ دەزانێت چیم کردیام لۆنگۆ بۆ دەزانن ئەمن کەسەکەم نازانم قیاسی وەی چییە ئەوە دام نایە تاقید بکەبەوە هەتا خۆت زعیف دەکەوە جەلۆ تو دەبی چاڵنجە ئەگەر دەتەوێت ئەو شتە مارکەیە لە بەرکەی ئەو شتە بەریتانیە لە بەرکەی خۆت زعیفکەوە زانن لوت دەبی یان نا سادی و چی ئەو شتانە هینایتر دەهام گوتت ئیشم هەیە دوایێ سوپرایزەکانی تر پێ پیشان دەدەم ها نەری لۆتووە ئەو لۆ تو نابی بابە لۆ مدارۆکانە لۆ ئارامی مینایە کوڕ سادی کێ ئارام لە ڕێزەیەمەوە ماوە لە بەرکە سعدی تاکیدێت ئۆتۆ شانتینەیە هۆشتانتەمو لە بۆ ئارامینەوە سعدی لەو چێت زانینە تیارینی گۆڕایە لێگە لە مەز دەکەم گۆڕایە هەدی بابۆ نابی بابم وەڵاهی بوو شۆڕە سادی ئەتو ئەگەر لە جاڵتان نەبووە نازم ئەو مەتار لە مەتاری گۆڕیتیان کاکە وەڵڵاینی کابراش زۆر ڕۆم لەکەم هەند لەوانە شەوەڵە لەوانێت گۆڕای نازم چێ سادیەوە کەی بۆ من دەبێت سادی لۆتو نابی بزانم دیسان گۆڕایە کاکە ئەرێ سادی بەس نێو فتوفێڵە هەموو جارێ فێری چ کاکە سەد شتێک تێکەر دەبی ئەوە چیەوە حیاتینی نەچی سەفەر بکەیت سەد زانتا تێکەر دەبی عەزیزەکەم یعنی سادی تۆ زانتای خۆمان ناناسیەوە کورە بابا هەمین هەڕەشەوە دی ئەو زانتای خۆمانی وەرتەمەشاکە بلای بێن دەمەشاکە ئەدی مادەم معقولە تووڕە نەبمەت و ئەوە کپشانم دێ ئەو دۆکەی کراوەک کورە کاکا بچوو زانم عەزیزەکەم سادی مادەم ئەوانە نەکرێوە دەڵێ بۆم کرێەوە هەمزانی یعنی من زانم کاچ ئێستا دەستم مەتاڵی شتی عالەمی گونەحە تێکەنەوە دێ مەتارەتی دەبێت چی لێ دەکەیت دەبم بەشی خەدەماتی دەم لەم بگۆ بەشی خەدەماتی جوان خۆشتی خەچیە عیبە نازانم گوت ئەو ناوی چیە سپرایزە چیە تێگدا بەلاش عەلاش هەڕۆژ جوان نەمیتبە ڕۆژێ بەهانەیەکە هەموو جارێ فتوفێڵی دەوی ڕوو داتێ داچە دەهم احترامی خۆت بگرێ بابا احترامی چیە سادی بەڵێ احترامی خۆت بگرێ سادی دەوی شتێک بدۆزیەوە هەمیشە کاکە گۆڕایە عەزیزەکەم سادی ئەمە دێمەوە مارێ پیشاندا دەدەم بزانە گۆڕایە یانە زۆر عیبە لە بۆتان وەرە سادی چێوە دەچی دەهم دانیشە بەسە سادی بڕوە
لێگەڕا بڕوا هەموو زاری وەردەکات ناکاکە زانێ دەچێت چ دەکا دەچێت جانتاکان تەبدیل دەکا ئەوە لێی تێکچۆ ئیژنی دووەمی نایلۆ منیشی بردێ لۆژنی دووەمی ئەو دەینتەوە ئەستەی من دەین خەریکە بە قسەکان باوەڕکەم بەڕاستی ژنی دووەمی هەبی ئەو سعدیە سعدیە هەموو شەچی لە دەست دەی سعدی لادە خۆشتوڕە دەکات لەسەرەما خۆ احترامی خۆت بگرێ لە دەها هەموو کەتنەکان دەکا کەتنی دنیا لە بەسەری سعدیە دوای دەڵێ من نەبوو شتێک دەدۆزێتەوە بەڵام ئەم زارەی یان ئەمن یان سعدی ناتەوە نازانم دایکە ئەبێ ئەو شتانە چەند جوان بێ دایە ئەزین چیکە هەر هاتە ژوورەوانە ئاو بەس ناپەوە باشە با دڵی شەونم و شیلان و شەمیران و ئاوان بتەقێنم باشە باش خەمن نەبێ بزانێ مێردەکەی من چۆنە ئاوا هەجێم بۆێنێت قوربانێ بەم باشەوە بوو نەهاتەوە دەخێرا دی خونە خاوەڕۆ لە ڕێگایە دیقمان کرد کاکە گیان بخير بيتوا بخير بيتوا عليك السلام وصل بلبك باولادك لايدا بخير يا لايدا سي بوص بيك توا كرم صالح سي اشوق وذوقي بخواله بري ويجك من نيشم جيشتو ايشي كرم ايشي تو بلبك كرم بلبك دي بكرو كمان دي لمن هو بيبرو كاميرا بقدر وصل لدستي اوديك دي ايه هذا ودي قرب من لخودي ترتيباتها تارارارا كيف بخير بيتو سعدي بوصة يا كم خم دست يا كم هذه بخوا بوتكاني منها كوا والله بوتكان تويا ايه بوتكاني خمس بي دي جو دي هوتشي داك تو قوانا لبيكي هوتشي كرم هوتشي وبونا قوريا ويكن عشرين نوزم هوتشي خويت تاو لا والله من داي بوت ممكن وسبي كور بابا لهندستان ما بوتا اي كاتب متاب يلاو بوتا يلا خطاي خويتي خطاي خويتي اما يعني هو هيك والله وهي شنو هنا قينة ايه دايك سناب يعني ما بو يكسر ده يعني طاقة وسط كرم جانتا تا والله جانتاي تو باشا دايك كوا من داواكر والله من داوام كردو هاي همو ينقيمه ابزان لنا ويني جانتا كيتر شي لناويتي من زور قورو انجا هموش ينقيمه يجوني كم لو ينقيمه قلي ابو بيتو كاكا وقتي ونيا وين وهسه كم في لايف يا مانا ونيا في الله رك دلنيان بو منك هذه بو خوت لا توبا بريش كبرنا وي والله شلون خوي انا وليتك شيا شلون خواوا هو بأنقذوش تاني هنا وا شلوسي كل والله ودي خوتي تيابيته وشيا انا شلون خوي انا وي عطاتو الله كرم سان شي انا بشكم بكرو دي بحبي ترى عادي على مكا وشيا ورنقناش وي انا خيمي تعزي وكوب من ابي يا رو وشيا ما وي من الله لوي كاكا والاوبو تونا بي اما ناوي من الله بخوا وشيا كروش نعناع وي وشيا دائما حزم لويت خوا كل من الله بخوا كاكا وي هاش ما سعدي مردم لدستي او لو املاي يبو هندد قول لري زانتاين قوم بردوي هي حنان خانش هوا والله زاني مغلط في ظلم خبري لري اخ كاكا دري اون دي مري بيم نغودي كرم اون دي مري يا من دايا او موزعي كشف كان بالصبابه حيوان بس دي تاكي والله الخبر يا شو معنا والله سلام او موزعي كشف كم ناس ونعمتينغو لي دبر موا هيتي كني خزمت عناكم يا بوبو بارو بارني هم كم دكمونيا تقشف خيران تنخلص دوزدكم انتو خيران دروس كاي من بو كسابتكم دبر امام كاكا بخيو معنا اتبا خيران دك بالله كلهم يك حفتي رويشتي ما اتو اوقاتي كامل رويشتم اتو نستوي بعفتش ده من الروم شو ببازار كاك دكان مجيشتو كاكا في برو في شكر برو شاكرت مجيشتو برو لخوافيس برو او تي كرم ناوي بيا مالي خو حافظي بالله
تۆ کاکە ئەو سعدی. جاتایم دوو پێستۆدەی تۆ بۆستە پێشتەکانی ئێمە هێناوە گۆست لە مەتاری گۆڕایە ئێستا لەوەیە ئێستا کە لە ماری هەناریە ئێستا ئێواری لە بۆتان دینەوە بەڵام گوێ بدەنی ئەو مۆزوعات کەشم قەینا سعدی تەواو. گوێ بگرێت تۆ گوێ وازی لێ بگرە بێنە دایکە تخواونەی لەگەڵام مەڵێ حەلێکی بۆ دانا ناوێرێ ئەوە نەکەشفیکە پێشتری کەشی ناکەم کەشفی پێشتر ناکەی تا خۆش بدەیان بۆ کەشی کە بەس ئێستا دەرێم خزمەت گوزاری نەما دەرێ وەڵا تۆ ئەوە نەبوێربی ئەوە کەشفکەی جایمە چیمانەوە دەبڕۆ تەواو پێدەک سعدی دەبڕۆ ئەی بە سعدی تۆ گوێ بگرە تۆ وەرە دەوازی لێ بێنە دایکە گیانەوە بۆ واکەی تۆ با کەشفیکە ئێمە چەندێکەمانەوە کەشفیکە چم بیکە لە ڕای خوا زەرەرمانە وەڵڵا زەرەرمانە با زەرەرمان بێ من حەزم لەو زەرەرەیە نانە ڕۆڵێکیا تۆ گوێ بگرە هەم ناز و نەحمەتەوان هەمی ئەبڕێ تۆ دەبار ئەوە بمین نۆ چ زەرێرێکەکەین تۆ خەمیەوە تا ئەی چۆن ئەوە کەشفیکە دەلۆلۆ سعدی غەدرت لێ کردم کچێ دەلێ هەنار مێشکت لێ بردم ئێ کاکە لۆ مێشکم بردم کاکە ناحەقمە سعدیەوە ئیشە بەرامبەر من دەکا ها تۆزە سەبرت هەبی سەبر بابێت تۆ لێ حاڵی بم ئەو ئەمزان چ دەکەم لەوە زیاتر جانتای گۆڕیە ئیمنی لە ماڵە ئەوەی دیدانایە ئیویشی لە ماڵی مندانایە بەس بابێت تۆ سەبرت هەبی سەبر با لێ تێ بکەم ئەو بەناخیر جانی هاتەوە دەبڕۆ دێ دەکەی کوری بازرە خوێ تۆ بەخوێ ئەو ژنی وەردە قەت پێ موشکەنینە قەت موشکەشان خلاص نابی سر هێشەکەش هەموو لۆ منە سعدی بەڵێ تێم گەنە چیە مەسەلە مەسەلە چیە مەسەلەوەی لە جانتاکان لە ماڵ ژنەکەی دیکە مەدان بۆ تو بەدەم جوانبی فەرمو دانش دانشە سعدی با تێ بگەین شتێکی گرنگێ دەمەوێ ئاشکرای بکەم چییە؟ بابەتەکی گرنگەیە هەتا ئێستاکە باسم نەکردیە باسی چیە؟ ئەو بابەتە ڕۆژ هەتا ئێوارێ ناو مێشکم دەخولێتەوە ئەرێ سعدی مێشکم تێک مەدە چیە و برێ بەڕاستی شەو و ڕۆژم نەمایە نەخەوم خەوە نە شەوم شەوە نە ڕۆژم ڕۆژە ئەرێ سعدی دەبرێت چیەوە؟ دەزانی و بابەتە چییە؟ وەرخۆیە دەزانی چییە؟ چییە؟ ئەمە ژی دووەم نەهینایە سعدی تۆ شقلات کردیە؟ سعدی چیەوە؟ ئەو شتە گرنگەکە بوو؟ شتێگەشتی؟ ناوەر با جانتاکە بکەمەوە بزانم شکۆڵ جارش غەڵەتی کردیە بازان زانتیاکە چی تێدیە؟ ئەی کاکە یارمەتیم بدە ئەوە هەوە کاکە کلاسی خۆتە هەنارەوە ئەوم داوا کرد بۆ خۆم ئەوەش داوا کردبوو؟ ئەوەشم داوا کرد بوو ئەوەش کراسەکەی ئەوە بزانم ئەرێ وەڵڵا هەوە ئەوەش داوا کردبوو؟ ئارسمیۆم لێ ناردبوو تا ئەو زارە جانتاکە هەوە کاکە ئەوزاق هەنار با پێت برێم با خۆمان لە خوای نەکەین ئەم بەخۆم دەزانین سەفرم نەکردە قەت بەڵام برادر کام دەچن ئەوانی بزن و مەڕۆژ تۆهۆدینن زۆر زار جێم لێ بووە دە لە مەتای جانتا دەگۆڕدرێ دیارە شتە هەیە خۆمان لە خوای نەکەین کابرا ئەوە جانتیاکە هیناوە غەڵەتی کردیان چییە؟ تۆ هەموو شتێکی گەورە مەکەما بێشتی هەمووان بردیا کاکە بەزە منم بۆ خۆش لێرە شاید بووی ئەخە لە دوو تو دەڕۆمرێەوەم لێ دێتن زارشکە بەجێ داکەم ویست مۆزوعاتی زارەکەش پێم گوتی تەلەفۆن لەوم نەکردەوە مەسەلانە باشە خۆ تووڕەمەکە دەی کاکە و تۆ بڕۆی گونا کابراش گونا بەسە دەی تۆزەی کە ئارام خەریکی مابی خەرچ کاسبی بی دەبەسە ماخرا باشە کاکە گیاندەی هەدیەم بۆ تۆش داواکردبەر نیشانت دەم لێوە نارێ ساعت بۆلە تو ناتی لەو من هاتی سکوش میسۆ حەسە چی بۆ کاک بێژن بڕۆ ڕۆ بە قوربان تاو ئەم ڕۆفی ئەو ڕۆ بەخۆم یەکەم ڕۆژی ئیشێمە کاکە گیان ئیستا من خاوەنیش نیم پێ تەڵێن بڕۆ نانەشتیوانی ناچمەوە برا گیان بڕۆ کاکە ئیشمێ لە دوکان سە لەگە تاجرەکانی تر کۆبوونەوەمانێ لێرە یەکاک بێژن دەچمێرە لە مەغزان ئیسراعەت دەکەم هەتا کۆبنەوەتەوە دەبی کاکە بڕۆ بە قوربان ئێستا من خاوەنیش نیم پێ تەڵێن بڕۆ کاکە پارەکەشت نابڕم قەتە ڕاتەبت ناکەم لاڵ بووم دەبڕۆ کاکە دەبڕۆ ئەدی بەس دەچیۆ تو لا حول ولا کاکە ناڕۆمەوە من لێرا بم ئیشمێ کاکە ئیشم هەیە وانە ناچمەوە کاک بێژن ئەلو بێژان ئاگا لێ نییە سعدی هاتووەتەوە ئێ بابا زانم لە ماڵ بوو کوڕێ هاوار عەزیزەکەم وەڵڵا ئێستا وتێتم بۆ دوکان ئاگادار بەو کوڕە بەڕێکە وا نەڵێ ئەرێ وەڵا وتی ئەچم بۆ دوکان باشە باش خوافز
هەسە بڕۆ نارۆ بەخۆ ئێستا کاکە باوکە چی بۆ کار بێژن چی بۆ ناڵی بێژن چی بۆ سلام عليكم کاک سعدی کاک سعدی ونیە ئەتوش کوڕە کابرای نەبووی ئەوەی بێژن ئەوەی بێژە مشکلەکەی لەگەر مارێگۆ هەبوو هەونی با هەوو ستاکی لێرە کاک سعدی گولە تو چ دەکەی لێرکانە دەبی بەغەرەتی نەهاتبم کوڕم ئەوە دوکانی منە ئەتو چ دەکەی لێ پێ دیسان بێژن دەربیاویشت لو بێژن چی کردیە گوتی ئەمە ساحب دوکان بوو ئەم لێرە کردە شاگرد ئەی هەوار ئەی هەوار بەس خەتای بێژەری نییە ئەوە خەتای ڕەشیدیە لەگەری ڕێککەتی ڕەشید کو لێگەڕا وەڵام ملیۆنێک و 500,000 شمێ وەڵا ملیۆنێک و سندانت هەیە ڕەشید بالۆنە و نانەکی گەرم جواب داداتەوە ڕەشید بەبر بدێ ئەدی بێژەن لە چێیە نازانم لە چییە بێژەن سەندان کوشتێرێ وەڵا دیسان گوێرە سەندان لە خۆت و لە سەعەدی و لە ئەژدادی سەعەدیش ئەو شێتم دەکەی بەخۆتم پاکی کەمەتات ئەوە چێتی فێر کرد چی ئەو دەربانی فێر لەگە چێ ڕێککەتی ها لەگە چێ ڕێکە دەخم چێ ئەرێ لەبەسە کاک سعدی من لەگەڵ کاک ڕەشید ڕێکەوتم پارەم دابوو لەگە ڕەشید ڕێکەتی خاتیم ڕەشید لە پێناو پارەی نییە خۆشی ئەستەغفیرالله